سڵاوتان لێبێ من ئەمڕۆ لە باخی گشتیم شوێنێکی یەکجار دڕفێن و شوێنێک کە بۆتە جێگەی تەواوی خەڵکی سلێمانی و تەواوی گەشتیارەکان و ئەو کەسانەشی کەیەن لێرە کاتەکانیان بەسەرە بن هاوڕێ بن خێزانەکان بن مناڵەکانیان بێنن لێرە پشوو وەربگرن. ئێستا باخی گشتی بە شێوازێکی تر نۆژەن کراوەتەوە هەم لە ڕووی ئەوەی کە چەند پەیکەری شاعیرێکمان هەیە لێرە جارێکی تر ئەمانە نۆژەن کراونەتەوە لەگەڵ ئەو چوار سەربازەی کە لە کۆماری مەهاباد شەهید کران ئەوانیش ئەزانین لە بەردەم باخی گشتیا هەبوون ئەوانیش نۆژە کراونەتەوە. ئێمە ئەمڕۆ لەسەر ئەوە قسە بکەین کە ئایا ڕێژەی سەوزایی لە باخی گشتیا بەرەو زیادبوون ڕۆشتووە و چۆن کاریان لەسەر کردووە و دیوێکی تریش باز لە ئەو کارە هونەریانە بکەین کە لێرەیە ئەکرێت و هونەرمەندان جارێکی تر هاتوون لێرە کارەکانیان ئەنجامێن. ئەگەر بگەڕێنەوە بۆ مێژووی باخی گشتیە زانین لە ساڵی 1930 ئەم باخە دروستکراوە لە شاری سلێمانی. ئەو کاتە مەجید یاقوبی کە پارێزگاری سلێمانی بووە خۆی خەڵکی کەرکووک بووە لەگەڵ مەحموود ئەفەندی کە خۆی ئەندازیار و سەرۆکی شارەوانی بووە لەو کاتەدا هاوکار بوون لەوەی کە بتوانن ئەم باخە دروست بکەن و لەمان کاتیشا باخی گشتی ئەزانین لە گەڕێکی کانی ئاسکانەوە نزیکە لەوێش کارێزە هەبووە کە ئاوەکەی هاتوۆتە نێو ئەم باخەوە و توانراوە ئاوی دارەکان بدرێت. زانی جۆری دارەکانی ئەم باخە ئەزانین کە داری تو سوورە چنار هەروەها زەیتون هەروەها سنەوبەر ئەمانە زۆرینەی ئەو دارانە پێکێنن کە لەم باخەیە بوونیان هەیە. هەندێک لە دارەکان تەمەنیان لە 45 بۆ 65 ساڵە. یەکەم باخەوان مام ڕەحمان بووە کە توانوێتی لەم باخەیە کار بکات و ڕۆژانە خزمەتی دار و درەختەکان بکات. ئێمەش ئەمڕۆ تا هاتوینەتە باخی گشتی ئێستا باخی گشتی نۆژەن کراوەتەوە بزانین لە ڕووی هونەریەکەوە چی کراوە بۆ ئەوەی کە ئەو پەیکەران و کارە هونەریانەی لێرەیە جارێکی تر بە دیوێکی ترا کرێتەوە بە ڕووی هاوڵاتیان و گەشتیارانە یاخود لە ڕووی سەوزاییەوە چه هەوڵێک دراوە کە بتوانن ئاوی باشی بۆ دابین بکەن و بتوانن کۆمەڵێ نەمام و درەختی کەی بۆ زیاد بکەن و ئەم شوێنە بتوانن چاودێری بەردەوامی بۆ دابنێن بۆی کە خێزانەکان بتوانن بە ئاسوودەیی و بتوانن کاتەکۆشەکانیان لێرە بەسەر بەرن. ئەمانە دوو میوانی ئازیزمە بێت کەیجێکیان کاک بەهرۆر سالارە کە بەڕێوەبەری باخچەکانە کە و لەسەر ڕێژەی سەوزایی قسەمان بۆ کات و دوو میوانی دووەمیشم کە کامەران قەراخیە کە هونەرمەندە و لێرەش توانوێتی کۆفیەک بکاتەوە هونەرمەندوان لێرە بتوانن کارە هونەریەکانیان بە ئەنجام بگێنن. ئەوەی جێگەی دڵخۆشیە ئێستا دیوێکی تری باخی گشتی و دوجاریش خۆتان ئەیبینن کە چۆن نۆژەن کراوەتەوە لە هەمووشی گرنگتر مناڵان فەرامۆش نەکراون یاریەکانیان بۆ نوێکراوەتەوە و بۆتە جێگەیەک بۆ ئەوانیش کە بتوانن لێرە کاتەکانی بەسەر بەرن. لەگەڵ ما بن بۆی کە ئێمە زانیاری زیاتر وەربگرین و ئێوەش دیمەنەکان زیاتر ببینن کە چۆن باخی گشتی نۆژەن کراوە. بۆی زانیاری زیاتر وەرگرین لەسەر ڕێژەی سەوزایی لە دوای نۆژەنکردنەوەی بە خۆشحاڵی و ئێستا کاک بارۆ سالارم لەگەڵەوەکو بەڕێوەبەری باخچەکان. کاک بارۆ سڵاو لێبێت. سڵاو لە بەڕێزت. لە دوای نۆژەنکردنەوەی باخی گشتی ئێوە وەکو بەڕێوەبەری باخچەکان چیتان کرد بۆ ئەوەی کە ڕێژەی سەوزایی لێرە زیاد بکرێت؟ بەڵێ ئێمە هەر لە سەرەتای نۆژەنکردنەوەی باخی گشتیە دوای قۆناغانی کە گەیشتە ڕێخستنەوەی سەوزکردنەکەی چکە عادەتەن سەوزکردن نەکەوێتە دوا قۆناغەوە لە دوا قۆناغەکانی نوێژەنکردنەوەکەیە بە هەزارەها شەت و گوڵ و نەمەم و دەوەنمان لە نەمامگەی بەڕێوەبەرایەتی باخچەکانی سلێمانی خۆمان کە بەرهەمی خۆمان بوو خۆماڵی بوو هەموویمان هێنا کە سیانەی سەوزایی باخی گشتیمان پێکردەوە بەڵام بە هەمان ستایلی پێشتری بە هەمان دیزاینی پێشتری لەناو باخی گشتیا هیچ دیزاینێکیمان نەگۆڕی ئەوەی لە هەر بڕگەیەک لە هەر ئایتمێکی خۆیان لە شوێنی خۆی نوێژەن کرایەوە. ئەگەر ئێمە باسی نوێژەنکردنەوەی باخی گشتی بکەین لە ڕووی ڕووناکیەوە بە دەرەجەی یەک هەر ئاتار شوێنی عەمودەکان هەمان شوێن بوو بەس ڕووناکیەکەی ستونەکەی لیدەکانی گڵۆپەکانی سەرەوەی ڕووناکرایەوە شوێنی یاری مناڵانەکان کامل گۆڕدران نوێژەن کرایەوە یاری وەرزشەکان فتنسەکان گۆڕان سێتی تازە هێنرا مەمشاکانی کامل گۆڕان نوێژەن کرایەوە بە ستام کۆنکرێت کرا کورسی زیاتر هێنرا دانرا بۆی کە زیاتر هاوڵاتی سوودی لێ ببینێ و لەگەڵ ئەمانەشا پەیکەرەکان نوێژەن کرایەوە
و دوای نوێژەنکردنەوەی هەمووی بڕگەی مەدەنیەکانی لە ڕووی فوارە و کاری مەمشا و هەر شتێک کە پێویست بوو لە ناو باخی گشتیان نوێژەن کرایەوە لە دوا خۆناغەکانی نوێژەنکردنەوەیە سەوزایی باخی گشتیشمان بە بەرهەمەکانی بەڕێوەبەرایەتی باخچەکانی سلێمانی نوێژەن کردەوە. لە ڕووی خزمەتگوزاریەوە لە ڕووی پێداویستیەکانەوە لە ڕووی ئەوەی کە ڕۆژانە ئاوی پێویستە بۆ ئاودانی دار و نەمامەکان ئێوە چیتان کردووە یاخود لە ڕوویەوەی کە ژینگە دۆست لێرە دابنێن بۆی کە زیاتر خزمەتی دار و نەمامەکان بکات. بەڵێ لە باخی گشتیە هەڵکەوتەی جوگرافیەکەی و هەڵکەوتووە کە کێشەی ئاو لە باخی گشتیان نییە هەم مەزدەری ئاوەکانی لە ڕووی کارێزەوە لە ڕووی بیرەوە کێشەی ئەومان نەبووە یەکێک لە نوێژنکردنەوەکانیش بە هەمان شێوە سەڵی خۆڵ بووە کە بەکارهێنراوە بۆیە ئەمە لە ئێستاە کە زیاتر لە ساڵێکە وێ بەڕووی هاوڵاتیان ناکراوەتەوە ئەتوانم بڵێن بەرگێکی نوێە بەخشیەوەتەوە بە باخی گشتی ئەم نوێژنکردنەوەانەش بە دەستخۆشیەوە بۆ سەرۆکی شارەوانی سلێمانی ئەنجومەنی شارەوانی سلێمانی کە لە بڕیارێکی گرنگە بڕیاری هەم لە بەری سەوزکردن هەیە ئێستا کە لە ئەنجومەنی شارەوانی بڕیاری ئێدرێ لە ڕێی وە بەرهێنەرەکانەوە لە ڕێی کۆمپانیایەکان سەرمایەدارەکانەوە ئەو شوێنانی کە سەوز نەکرابیان ئەو شوێنانی کە پێویستی بە نوێژنکردنەوەیە هەم بە پارێک بە باخچە بە بلوار نوێژە نەکرێتەوە بۆیە بە دەستخۆشیەوە بۆ بڕیارە گرنگە کە ڕاستەخۆ سەرۆکی شارەوانی سەرپەرشتیە کرد بڕیاردرا 2 ساڵ لەمەوە پێش بە نوێژنکردنەوەی باخی گشتی و لە ماوەی ساڵی ڕابردووە کە بەڕووی هاوڵاتیان ناکراوەتەوە لە ئێستاشا زۆر بەشڕی خەریکی نوێژنکردنەوەی پارکی ئازادین ئێمە ئەم قۆناغی نوێژنکردنەوە سەوزکردن و جوانکردنی سەوزایی شار بەردەوامە ناوەستین لە ئێستاە بە دەستخۆشیەوە بۆ سەرۆکی شارەوانی سلێمانی کە لە هەڵمەتی ئێستا نوێژنکردنەوەی پارکی ئازادیین بە هەمان شێوە سێتی یاری مناڵانەکانمان بە گشتی لابردوو و سێتی یاری مناڵانی تازە ئەهێنینەوە شوێنیان کە ئەمجارە بە دیزاینێکی جیاوازتر مناڵی هەتا 5 ساڵ و 6 ساڵ شوێنەکانیان جیاکراوەتەوە ئەو مناڵانەی بە تەمەنی زیاتر جیاکراوەتە زایدەم بڕگەکانی کەی کە پێویستە لە ڕووی شارستانی و مەدەنی و سەوزاییەوە لە پارکی ئازادیان نوێژەنێکرێتەوە. ئێمە زۆر سپاس دەکەین سپاس بەوەی کامڕۆ لەگەڵمانە بووی لێرە بە هیوای ئەوەی کەیەوە زیاتر خزمەتی ئەم باخە بکەن. سپاس بۆ بەڕێستان دەستان خۆش بێ. لەم بەشەیانە کە ئەمانەی گفتوگۆی لەسەرکەین چۆن لە بەش یەکەمە کاکبارۆز ئاماژەی بە ڕێژەی سەوزاییە لە باخی گشتیا و بۆ چۆن کاریان بۆ کردووە بەڵام نوێژەنکردنەوەکە بەستەنها کاری سەوزکردن و ڕێژەی سەوزایی نەبوو بەڵکو کۆمەڵی کاری هوەریش بووە کردنەوەی کۆفی بووە کردنەوەی کۆمەڵە شوێنی حەوانەوە بوو بۆ خێزانەکان و ئاشناکردنەوەی خێزانەکان بۆ مەبەستە ئێستا زۆر بەڕێز کامران قراقیم لەگەڵایە وەکو هونەرمەندێک کە بەڕێزیان هەر لە سەرەتای نوێژەنکردنەوەکەوە لێرە لەگەڵیانە بوو کاری کردووە کاکامەران سڵاو لێبێت. سڵاو لە بەڕێستان سەچاو. تۆ پێمان بڵێ لە ڕووی کارە هونەریەکانەوە لە ڕووی نوێژەنکردنەوە چی کە بۆ باخی گشتی گرات چۆن توانیتان کاری بۆ بکەن. دەستان خۆش بێ بەخێر بن دیارێکە لە ئامانجەکانی باخی گشتی ئەوەیەکەوە جارێکی تر ئەو ڕۆحیە هونەریە کۆمەڵایەتیە بکرێتەوە بەبەری باخی گشتیە لێرە سوپاس و پێزانینی زۆر بۆ سەرۆکایەتی شارەوانی سلێمانی و بۆ هەموو ئەو کەسەماندوو نەناسانی کە کاریان کرد بۆ نۆژەنکردنەوە و بۆ جوانکردن و بۆ ئاشکردنەوەی باخی گشتی بە خەڵکی شارە حیاتەکە ئێمە شەرەفی ئەومان پێ بەخشرا کە هاوکار بین بە کاری هونەری و بەدانانی ئەم سێفاڕۆنی قیتارە و با بکەین کە جارێکی تر ڕۆحێتێکی جوان ببەخشێتەوە بە باخی گشتی ئەو بۆ ئێمە پرۆژەیەکمان تەقدیم کرد بە سەرۆکاتی شارەوانی سلێمانی و دانیشتن لەگەڵ ئەنجومەنی سەرۆکاتی شارەوانی لێرەوە جێ خۆیەتی سوپاسی یەکە بە یەکەیان بکەین دیارە لە خەمخۆری و دڵسۆزیان بۆ ئەوان و بە ئامانەتەوە پرۆژەکەی ئێمەیان قبول کرد و ئێمەش توانیمان کاری هونەری کاری جدی و کاری کللتوری و فەرهەنگی و ئەدەبی بێنینەوە ناو باخی گشتی و بێک ئەم فارغۆنانمان کە دانا لەناوە بریتێ لە کتێبخانەیەکی زۆر جوان و کۆمەڵێت تابلێ ئۆرجینال و لێرە کۆمەڵی کاری جوانمان کرد وەک سەمپۆزیۆمی شێوەکاران کە لێرە ڕاستە خۆیانیان کێشا و دانانی 4 پەیکەری تر لە ناوباخی گشتیا کە لەلایەن هونەرمەند فاروق عەبدوڕەحمانەوە کارەکان کرا و خۆمان سپۆنسەریمان کۆ بیرۆکەکانمان پێشکەش بۆ بەڕێزە کرد و توانیمان جارێکی تر
ئەو پەیکەرانی کە پێشتر لە ناو باخی گشتیا بوو لە سایکی خۆمان جایتر نۆژەرمان کردەوە کەواتە توانین بڵین ئێمە کارمان کرد لەوەی سەرەوەی جارێکی تر فۆرمە هونەریەکەی جاران ئەدەبیەکەی جاران شوێنی شاعیر و نووسەرە و کەڵە پیاوەکانی جاران و ئەو خانمە بە ئەزمونانە بهێنین ناو باخی گشتی و ئێستا ئێواران خۆشبەختانە بۆنی یاپراخ و بریانیەکەی جارانی پێوە دیارە. زۆر باشە لەگەڵ ئەوەی کە ئێوە هەوڵتان ناوە جارێکی تر ئێرە بە ڕووی خێزانەکانە بکەنەوە بتوانن کاری باشتر بکەن وە شوێنەکە فراوانترکەن تاوەکو خێزانەکان بێت لێرە بشوبن نەکرد بە ڕۆژ تەنها بە شەویش ئەم هەوڵانە چۆن بووە چۆن کارتان بۆ کردووە. زۆر ڕاستە دیارە هەر شوێنێک کاکرێتەوە پێویست بە خاڵی ڕاکێشانی سەرنجی خەڵکە واتە تۆ بێ شوێنەکە دەبێت تایە خەڵک ئاشکەیتەوە واتە ئەگەر ئەم باخە تەنها باخێکی ڕۆشن و هاتن بواە پێم وانە بتوانرایە بەم شێوەیە خەڵک جارێکی تر ڕووی تێ بکاتەوە بۆیە بێ سنتەرێکە دەبێت لە تەواوی دنیای ئەمانە هەیە لە پارکەکانە و من ئومێدەوارم نەک هەر باخی گشتی بۆ سەرجەم پارکەکانی تر کاری لەسەر بکرێ و پارکی ترمان زۆرە خەڵک ڕاستە ئەتوانێت بچێتیە دانیشەیە بەڵام لەوانەیە نەتوانێت ئاوێک بخواتایە قاوەیە بخواتایە بەرگوریە بخۆیان شتێ بخواتایە بۆ یەک گرنگە خاڵی سەرنجڕاکێشان هەبێ و سنتەرێکی حەوانەوە خەڵک بێ ئێمە لێرە خۆشبەختانە کاری جدیمان کردو لەسەرەوە لە ڕووی لۆکەیشنەوە و خزمەتکردنی خەڵک و نرخ زۆر گرنگە کە نرخەکان زۆر بەرز نەبێت کە خەڵک پێی نەوێرێ بەعکسەوە ئێمە کارمان کردو لەسەر ئەوەی کەوا چۆن خەڵک ئاشکەینەوە بێرە کارمان نەکردو زیاتر لەوەی بزنسکەیت چونکە ئەمە جیاوازی هەیە بزنسێکی زەبر لەگەڵ ئەوەی کەوا تۆ هونەر و ئەدەب و بزنس بەیەکۆتیەکە بکەیت ئێمە هاتوین لەسەر فۆرمی دووەم ئیشمان کردو چۆن بتوانین هەمووەکو سوودمەندیش بین و کۆمەڵێک گەنجیش لێرە سوودمەند بێ و بتوانین هۆکارێکیش بین بۆ ئاوەدانکردنەوە بۆی ئێستا بینین شەوان هەتا درەنگانی شەو ئەم باخە هەر گۆشەیەکی بگری خێزانی تایە هەر شوێنێک بگری گۆ لە دەنگی منداڵە و ئەو یاری مناڵانە هەتا درنگانێکی شەو جممەی دێ کەواتە ئێمە و سەرۆکاتی شارەوانی سلێمانی و هەموو ئەو دڵسۆزانەی ئیشان کە لە ناو باخی گشتی توانم بڵین ئاوەتەکەمان هاتەدی و باخی گشتی بۆ بە باخی گشتی بڵێت وەکو باخی ساڵانی زوو کە خەڵک ببوو بە شوێنی حەوانەوە ببوو بە شوێنی دانیشتنی هونەرمەندان بوو بە شوێنی دانیشتنی ئەدیبان و نووسەران بۆیە لێرە ئێمە ستەیجێکیشمان هەیە و ئێستا خۆشبەختانە شاشەیەکی زۆر زۆر باش کوالیتیمان داناوە هەر کەسێک بێوێ بەکاری بێنێ و هەر کەسێک دوێم ستەیجە بەکار بێنێ ئێمە بێ بەرامبەرەی بین بەشێکی تری گفتوگۆکانمان ئەبینە لای پەیکەرەکانە لەگەڵ نۆژەنکردنەوەی باخی گشتیش ئەو پەیکەری شاعیرانەی کە لە نێو باخی گشتیان جارێکی تر لەوەلایەن بەڕێستەوە کە نۆژەن کراونەتەوە لێ گفتوگۆ زیاتری لەسەرەکە ئێستا ئەتوانین بڵێن لە ڕاڕەوی باخی گشتیان کاکامەران ئەم شوێنە ڕۆژانە هاوڵاتیان هاتوچۆیەکی زۆری لەسرە و ئەم پەیکەرانەشی کەی بینین لێرە ئێوەم شاعیرە گەورانەی کوردن کە لێرە جارێکی تر نۆژەن کراوەتەوە تۆ چۆن دەستت پێکرد لەگەڵ نۆژەنکردنەوەی باخی گشتی دیارە کە باخی گشتی دەستکرا بە نۆژەنکردنەوە لە سەرۆکاتی شارەوانی سلێمانیەوە کارە هونەریەکانی زیاتر کەوتە ئەستۆی ئێمە باش ئەم پەیکەرانە لەلایەن کاک زاری سەدیقەوە زۆر دەمێکە دروستکراوە پێویستی بەوە بوو نۆژەنکردنەوە تایە بوو لوتی شکێنرا بوو تیا بوو مەسەرەن لایەکی بروی شکێنرا بوو بەڕاستی کەم لەمانم بینی هەستم بەوە کردکەوە پێویستی بەوە هەیە جارێکی تر نۆژەن بکرێتەوە بەڵام دیارن نۆژەنکردنەوەی پەیکەر هەم ئاسان نیە و هەم کولفەی باشی تێچێ دەتوانم بڵم تۆزێ بەڕەزیلانە نۆژەنم کردوێتەوە بۆ یاخم کردوێت ڕەنگمان خسۆتە سەری ئەوە ئێستا بینی سیمای ئێستای لەگەڵ جارانیە زۆری فەرقا دیارە لە ڕووی چاکردن و لە ڕووی ڕەنگکردن و لە ڕووی ئەو بەڵام هێشتا لەژێر تموحی ئێمانە من تەمەن ناکەم لە ئایندا بتوانێت ئەم پەیکەرانە دیارە بۆ سەردەمی خۆی زۆر باش بوو ئێستش بووە بە بەشێکی گرنگی ناوباخی گشتی بۆیە من پێم وایە کاتێەوە هاتوو ئەم پەیکەرانە گۆڕانکارێکی بەسەرابێ و هونەرمەند بیر لەوە کاتەوە جارێکی تر ئیشی لەسەر بکرێتەوە ئەوە بڵێ بە بڕۆنس چونکە بەڕاستیم کەسایەتیانە کەسایەتیەکەن پێویستی بۆیە کاری جدی لەسەر بکرێت و لەگەڵیشە هەریەکەشان بەشێک لە ژیاننامەی خۆی تەنانەت نەکرد بە کوردی من پێم وایە لە بینی دیوارەکانە کوردی ئینگلیزیشی لەسەر بێ بۆ خەڵکێک سەردانی ماکە گەشتیارێکیە بزانی ئەمە کێ زۆر جارێمە
تووشی ئەم پرسیارە بین ئەمە کێ چونکە هیچ ڕوونکردنەوەیکی لەسەر نییە و گرنگە ئیشی لەسەر کرێ بۆیە من داواکەم لە ئایندەیەکی نزیکە ئەمە بتوانین ئەم پیکەرانە کاری جدی لەسەر بکەین و دیسانەوە جارێکی تر ئیشی لەسەرکەینەوە بە مەتریاڵی برۆنس و لەگەڵیشی ڕوونکردنەوە هەبێ لەسەریەوەی کەوامە ساڵی چەند لە دایک بۆ ساڵی چەند کۆچی دوایی کردووە و بەرهەمەکانیشی بەشێک لە بەرهەمەکانی لەسەر بەشێکی لە پیکەرەکان بنووسێت باش لە دوای نۆژەنکردنەوە بێگومان هونەرمەندانیش هاتن بۆ باخی گشتی بەتەر لەوەی کە خۆیان هونەرمەندن و تابلۆکەن پیکەر سازن فیدباکی ئەوان چی بوو لەسەر ئەم کارانە بەتاکیت ئێمە ناڵێن توانیمان لە 100 ئیشکەین هەموو شتێک بێکەم و کوڕی نییە بەڵام کەم و کوڕەکان ئەوە ئێمە نین کەم و کوڕەکان ئەو لایەنە مادیە کە پیکەر ئیشی لەسەر بکرێەوە خۆت چۆن بتانی بە مەتریاڵی باش کار کرێت لە شی شوێنێکی دنیاە ئێستا پیکەر نەماوە بە گەچ و چیمانتۆ و ماتریالانە بکرێت یان بڕۆنزایەوە تا پای بەگەڵاس کوالیتێکی باش ئیشی لەسەر کرێت هاتنی خەڵک بۆ لای ئێمە و دەستخۆشیکردن ئێمە ڕۆژانە ئەم فیدباکە وەرەگرین لە خەڵکی ئاسایی لە خەڵکی ڕۆشنبیر لە خەڵکی هونەرمەند ئەم فیدباکە وەرەگ ئەم فیدباکە بۆ بە هاندەرێکی باش بۆ ئێمە کە ئێمە زیاتر بتوانین تین بە خۆمان بدەین کاری جوانتری تا ئەنجام بگەین بۆیە تمۆحی ئێمە لێران ناوەستیەوە توانم بڵێ ئێمە تمۆحی ئێمە ئەم ساڵ زیاترە لاینی پار و بەردەوامە بینەوەی چۆن توانین کاری هونەری زیاتر ئاشناکەین بێرە و فێستیڤاڵ و سمپۆزیۆم مەشتەوە کارەکان و پێشانگا هونەرەکان بێنینی ئێرە چونکە کاکە سەرکۆلەوانەی جەناب ئاگاداربی خەڵک ئێستا زۆر تۆراوە لە پێشانگاکان ئەبێ ئێمە تابلۆ بێنین بۆ لای بینەر ئەبێ بینەر ئاشتمان کردو ئاشتیانکەینەوە ئێمە توانیمان لێرە چەند پێشانگایەکمان کردوەوە لە باخی گشتی توانم بڵێم بینەری زۆر زۆر باشی بووە تەنانەت ئیشمان لەسەر مناڵان کردووە زۆر سەمپۆزیۆمی مناڵانیشمان لێرە کردووە زۆر باشە کەواتە هەر لە نێو باخی گشتیە پیکەرێک بۆ کەسێکی خۆشەویستی بەخشراوی ئەم شارە کراوە ئەویش حەمەجانە کۆتایی گفتوگۆکانمان لەگەڵ کاکامەران ئەبینە لای پیکەرەکەی حەمەجان لەوێش کۆمەڵی گفتوگۆکەی کاکامەران یعنی خەڵکی سلێمانی و ئەوانەشی کێن بۆم باخە بۆ پشودان ئەوەی کا زۆر دڵمان خۆشەکە حەمەجانە کە کەسێکی بەخشرا و کەسێکی خۆشەویستە تا چەند هەوڵتان ناوە بەس تایبەتی نەکەن بۆ کۆمەڵە چین و توێش هەموو بە کشتی خزمەتی هەبێ لەم باخە زۆر ڕاستە تەبان کەسایەتی حەما لەوانەیە بڵێم ئێمە لەم شارە ئیشمان لەسەر پیکەر کردووە کۆمەڵێ پیکەری کاڵ و کچی زۆر زۆرمانەیە بەداخەوە لەوانەیە بەندەیەکێک بێلەوانە کە دەستی هەبوو بێ لە کاری کە زۆر پرۆفشناڵ نەوێ بەڵام وەکو پێشتر ئاماژەم پێکێک لە هۆکارەکانەوەی کە تۆ یەکەم ماتریاڵی باش و بودجەی باش پێویستە بەڵام کاتێکە بیرمان کردەوە لەوەی کەەوە پیکەری حەمەجان دروست کرێت دیارە حەمە بۆ خۆی کەسایەتێکی زۆر تایبەتە بۆی چەکە لەو کەسانی کە ئەتوانم بڵێم بە درێژایی تەمەنە من جۆم لێ بووێ بەس ئەمە محاسبەی خۆیەکە و بەس حەمەیە هەندێک ڕاستی ژیانی خۆی ئەڵێ و حەماییکە لەو کەسانی کە لەم شارە بڕوان ناکەم یەک کەس بۆ یەک لەحظە دڵی لێ عاجز بووە بەندەش و جەنابش لەوانەیە دەیان کەسە بێ لێمە عاجز بێت بەڵام ئەمە سمبولێکی جوانی ئەم شاری لە کۆمەڵێ هینی خۆی هەیە تایبەتمەندی خۆیە بۆیە ئێمە کاتێکە بیرمان کرۆ پیکەری حەمەدانی تا بە خەڵکیش بڵین ئەم شارە تەنها شاری ڕۆشنبیری نییە ئەم شارە تەنها شاری هونەر نییە بەڵکو ئەم شارە زۆر لای گرنگە خاوەن پێداویستی تایبەت یاخو کەسە بەخشراوەکان کاری لەسەر بکرێت بۆیە حەمەمان کرد بە سمبولێکی جوانی کەوە ئێمە پێمان وایە حەمە لە ئاستێکە ئەوێ پیکەری بۆ بکرێت پرسیارە لە من کرا چۆنە بێ حەما لەگەڵ نالی و سالم و گۆرانە بێ پیکەری من ئەڵێم ئەگەر نالی و سالم و گۆران بمایە خۆیان پردیان لەسەر پیکەرەکە حەمەجان لابن چونکە ئەوان خوێندنەوەیان هەیە بۆ مرۆڤایەتی خوێندنەوەیان هەیە بۆی کەوا حەمە چ مرۆڤێکی جوان دەسەکانە خۆش بێ سپاس بۆ تۆ هیوادارین توانی بێتمان لەم بڕگەیەمانە زیاتر خزمەت بە باخی گشتی بکەین و ئەوەی بۆی کراوە هەوڵی زیاترمە لە هەمووشی گرنگتر ئێمەی هاوڵاتیش هۆشیاریمان هەبێ بەرامبەر پاکوخایانی ڕاگررتنی بەرامبەر ئەوەی کە چۆن پارێزگاری لە نەمام و درەختەکانی بکەین و بتوانین ئەم شوێنە هەمیشە ئاوادان بێت و ببێتە شوێنێکی پشودان بۆ هەموو لایەک.